سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیەتی نەوت لە بەریتانیا لە شاری لیستەر لە ڕێگەی زوومەوە لەگەڵمانە بێ گفتوگۆ لەسەر بابەتی سەکتەری نەوتەکە. ماوساوکار سڵاو لێ بێ کاگەریاری ژەگە سڵای لێم ئەگای لێمان بێ سڵاو لەویش هیوادارم بتوانین ئەم شۆڤێکی باشیان بارودۆ خەبکەین. هەڵبەت مەبەستمانە پێشیش کە گفتوگۆمان کرد شیکردنەوەیکی ورد و ئەکادیمیانە و دوور لەو ژاوەژاوەی هەیە لەسەر بابەتەکە بیکەین. باەکسەر مامۆساوکار لەوە دەست پێ بکەین. بەم دۆخەوە ئەگەینە ڕێکەوتن نێوان هەرێم و بەغداد یاخود ڕوونتریش بڵێین هەرێمی کوردستان داوای 400,000 بەرمیل نەوتی لێکەیە خۆشی داوای پشکەکە بۆ ناوخۆ ئەمان گەینێ بە چی؟ سلااو لە جەنابەت کاکتۆر سلااو لە بەڕێز دکتۆر یادگار و سواز بۆ کورسات کە جایکی دەرفەتی ڕەخسان بۆەوەی قسە لەسەر بابەتێ بکەین کە پێوەستە بە تاک بە تاکی ژیانی هاوڵاتیانەوە ڕۆژانە بینەری ئازارەکان دەبین بەهۆی ئەوەی کە زیاد لە دوو مانگە موچە نەدراوە بەوەی کێشە و ئاڵۆزیەکەوە کە خۆی هەبێت یان دروست کراوە یان دروست بکرێت نەتیجەکەی ئەوەیە کە ئێستا ئێمەی بینیم. بەڕاستی ئەوەی کە هەیە من ئەنی کورتترین پێناسەی بکەین لەلایەکەوە پاراستنی هەیمەنەیە لەلایەکەوە چۆنە لە فەرزکردنی هەیمەنەیە. پێم وایە عراقی ئەوێت لە ڕێگەی بابەتی نەوت و موچەوە جۆرێک لە جۆرەکان هەیمەنەی عراقی بوون بەسەر هەرێمی کوردستانە بسەپێنێت و بە هەرێمی کوردستان بڵێت جارێکی تر وێڕای هەموو جارەکانی ترکەوتوێتی هەرێمی کوردستان بەشێکی دانەبراوە لە عێراق ئەگەر چی لەم دۆخەیە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نایانێ بڵێن کە عێراق بەشێک نیە هەرێم بەشێک نیە لە عێراق بەڵام عێراق ئەوێ هەر جەخت لەمە بکاتەوە بەڕاستی دەسەڵاتدارانی عێراق لەلایەکی تریشەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هێزە سیاسی دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان حکومڕانانی هەرێمی کوردستان یانەوێت هەیمەنەی خۆیان بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بوو پارێزن لە ڕێگەی ئەم ململانێت توندەی کە لەگەڵ بەغا ئێستا هەیەیانە لەسەر داهاتی نەوت لەسەر خەرجیەکان لەسەر موچە لەسەر لیستی موچە لەسەر کری کۆمپانیاکان لەم نێوەندەیە کاتێککە دوولایەن دوو تەڕەڤیانەوێت هەریەکان یەکێک هەیمەنی خۆی بپارێزێت یەکێک هەیمەنی خۆی بسەپێنێت هاوڵاتیەکان بوونەتە قوربانی کە بەداخەوە ئێسەی بینین ڕۆژانە هاوڵاتیان چداخ و حەسەدێک کێشن بۆ دۆخی بەسەر هەرێمی کوردستان هاتووە بۆ ئەو دۆخی و لاوازی و زەلیلیەی کە تاکی هەرێمی کوردستان ئەی چەژێت و ئەی بینێت و دەست و پەنجەی لەگەڵ دەرم کردووە. لەم بابەتی ململانەی هەیمەنەیە بڵێ هەردوو لایەن بابەتی یاسا و بڕیار و دەستور بەکارێنن ئەگە ورتر ئەم بابەتە لێک بینەوە کامیان زیاتر ئەتوانێت لە ڕووی یاسایی و دەستوریەوە هەیمەنەکەی خۆی زاڵتر بکات چ بێشتنەوەی بێ یاخود بە زاڵکردنی بێ خۆی کاکتۆر بڕیار دراوە ینی ئێمە بڕیاری دادگای فیدراڵیمان هەیە دوایەوەی کە ژمارەیەکی زۆر قۆناغمان تێپەڕاند لە ململانەکان لە لیژنەکان لە شاندەکان لە سەرۆکی حکوومەت چوونە بەغا دانیشتن لەگەڵ سەرۆکی حکوومەتی عراقی هاتنی سەرۆکی حکوومەتی عراقی بە گفتوگۆ و بە سەردانی دۆستانە بەڵام هەمومان ئەزانین ئاماژدار و پشت سەردانەکان چی بوو کۆمەڵی قۆناغمان تێپەڕان لە چەند ساڵی ڕابردووە لە 10 ساڵی ڕابردووە سەرنجام گەشتینەوەی کە ئێمە بڕیارێکی دادگای فیدراڵیمان هەیە بڕیاری دادگای فیدراڵی هەردوو لە پێ رازی بوون و هەردوو لە تا ڕادەیەکی زۆر بەسەرکەوتن و بە مای دڵخۆشییان زانی بەدەستکەوت زانرا بەڵێ لەو کاتە و یەکلایی کردەوە کە موچە خۆرانی هەرێمی کوردستان ئەبێ بە چه ئاراستەیەک بدرێت لە ئەستۆی کێ ئەبێت و داهاتەکانی هەرێمی کوردستان چۆن ئەگەڕێتەوە بۆ عێراق نەوت چۆن هەناردە ئەکرێ موچە چۆن ئەدرێ هەموو ئەمانی ڕوون کردەوە بە ڕوون و ڕەوانی هەمومان ئەیزانین ینی ڕۆژانە ئەوەی لەسەر وتراوە تەسەورەکەم ئێستا هەموو هاوڵاتی هەرێمی کوردستان هەر پێنج فەقەرەکەی بڕیارەکەی دادگای فیدراڵی لەبەر بێت هەر پێنج خاڵەکەی لەبەر بێت کە کامیان باسی چی ئەکات هەرێمی کوردستان لە چیا سەرپێچی کردو عێراق لە چیا ئەیەوێت زیاتر فەرزی قسەی خۆی بکات بڕیارەکەمان هەیە بەڵام جێبەجێ نەکردنی بڕیارەکە بۆ ئەو ماوە زۆری کە بڕیاری دادگای فیدراڵی دەرچووە تا ئێستا بوو بە یەکێک لە چۆنەڵێ ئاڵنگاریەکان کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە هەرێمی کوردستان تا ئێستا ئاسانکاری نەکردووە هەرچەند هەموو ڕۆژێک گەڵێتەوە ئێمە ئامادەین بۆ هەناردەکردنەوەی نەوت حکوومەتەڵێن پابندیەکانی خۆمانمە ئەنجام بڵێ بەڵام سەرنجام بینین هەرێمی کوردستان تا ئێستا هیچ ئاسانکاریەکی نەکردو بۆی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە هیچ ئاسانکاریەکی نەکردووە بۆ ئەوەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەوتین بکرێت
کە لە نێوان دوو کەوانە مۆزوعی تەوتین بوو بە بابەتێک کە حملەی انتیخابی پێبەڕێوە برا، هەڵبژاردننی پێبەڕێوە برا، پێگەێنانی حکوومەت جۆرێک لە جۆلەکان یەکێک لە خەلە لە گەورەکان کە تا ئێستا ماوەتەوە هەر ئەوەیە هاوڵاتیان هێرێمی کوردستان چەند جارێک فۆرمی ئەم هەژمار و ئەو هەژمار و ئەم بانک و ئەو بانکیان پێپڕ کرایەوە، ئەم هەر یەکلایی نەکرایەوە لە نێوان حکوومەتی هێرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا. داهاتی ناوخۆ هەمومان ئەزانین ینی کاتێک کە وەزیری دارایی حکوومەتی هێرێمی کوردستان یەت دەڵێ من ئەتوانم موچەی موچەخۆرانی هێرێمی کوردستان بدەم و لە راپۆرتی دیوانی چاودێری دارایی حکوومەتی هێرێم و حکوومەتی عێراقا تۆ بە داتای خۆت ئەی خەیتە ڕوو کە 325 میلیارد دینار داهاتی مانگانە دەیە لە داهاتی ناوخۆ نەوتی و نانەوتی لە نانەوتی کاتێک تۆڵێ من 325 میلیارد 48 میلیارە نێری بۆ بەغات 59 میلیارە نێری بۆ بەغا زۆرترینەکەی 90 میلیارە نێری بۆ بەغا ئەمە ناکاتە 150 ئەو داهاتە ناوخۆیی کە بڕیاری دادگای فدرالی لەسەر وەرگیراوە. کاتێک کە حکوومەتی عێراق لیژنەکانی یەتە ئێرە تۆ ژمارەی ناڕاستی ئەدەیتێ ئەمە ڕوونەکە تا ڕادەیەک هەرێمی کوردستان سەرپێچی بڕیارەکانی دادگای فدرالی کردووە بۆیە دۆخەکە بەم دۆخە گەشتووە و عێراقیش کەم نین ئەو سەرپێچیانەی کە کردوویەتی لە دەستور، بەڵام لە بڕای دادگای فدرالی بەڕاستی پێم وایە بڕیارەکانی دادگای فدرالی هەر چەندە خاڵی یەکەمی ئەوەیە کە موچەی موچەخۆرانی هێرێمی کوردستان نەبەستێتەوە بە هیچ ململانەیەکی سیاسیەوە، بەڵام هەمومان ئەزانین بەڕاستی ینی ڕاشکاویەگەیە بیڵێن دەسەڵاتدارانی ئێستای عێراق دەسەڵاتدارانێکی بەڕاستی ترسنۆکن لەبری ئەوەی پەنا بۆ ئەوە برن موچەی موچەخۆرانی هێرێمی کوردستان ببڕن ئەکرێ ئیجراعاتی تر بکەن ئەگەر بیانەوە ئیجراعات بکەن. دوای پرسیارەکەم بۆ باسی داهاتی شەکەین هەیە داهات و خەرجی ڕۆڵی هەیە لە ململانیانە یاخود تەنها بابەتی هەیمەنەیە با لەگەڵ مامۆستایەتگاریش قسە بکەین. کاگەر سڵاو لێبێ باسی 400,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستانەکەی بە پێی یاسای بودجەی 3 ساڵە. کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان بڕی بەرهەمێنان توانای بەرهەمێنان ئەتوانرێ 400,000 بەرمیل نەوت بەرهەمبێنێ و ئەم کێشانە ژمارەیە یاخود ئەگەر ژمارەیە هەرێمی کوردستان دەتوانێت و ژمارانە بەرهەمبێنێ و ڕادەستیکە. سڵاو لەبێ کاکیلان، سڵاو لە هاوکار کاکاوکار و بنەرانیش. تەبیعی توانای هەناردەی هەرێمی کوردستان لە پێش وەستانی هەناردەوە لە 25 سیان لە 410 بۆ 420,000 بەرمیل نەوتێکا بووە گەر وەکو ژمارە حسابی بکەینەوە. لە ئێستا ئاچی بەرهەمێنان نزیکەی 100,000 بەرمیلێک یاخود 90,000 بەرمیلێک کەمی کردووە بەهۆی ئەوەی لە ماوەی 2 ساڵی ڕابردووە هیچ بەریانانێک نەکراوە لە سەکتەری نەوتە، تەنها هیچ بیرێکی نوێ لێ نەهێراوە، تەنها کار بەڕێکراوە یعنی. بەڵام ئەوە بووە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە تقریباً لە ماوەی ساڵ و نیوەکە بەلایانی کەمەوە ڕۆژانە توانیوانە 310 بۆ 320,000 نەوت بەرهەم بێنن. ئێستا عێراق داوای تەبیعی لە یاسای کوچە لە هەموو یاساکەشان گۆڕانی بەسەرانە هات ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستان داوا ئەکرێت 400,000 بەرمیلە. لە ئێستا هەرێمی کوردستان ئەو توانایی نییە بەس ئەکرێت لە ماوەیەکی کەما بتوانێت ئەو ئاستە بەرز بکاتەوە. ئەگەر بمکوێم لە سەوتی خۆمە بێتەوە نازانم. باش وای بەگوێمان لە دەنگی توێە هاوکارامیش با ئەو چارەسەرەکەن بۆ جەنابێ، بەڵام بە ئاسانی توانێت بگەینەوە 400,000 ئەکرێت بتوانێت چونکە بەشێکی ئەوەی کە ئێستا 300,000 بەرمیلە ئەکرێت بۆ ئەوە بێ کە ناتوانێت لەوە زیاتر ساف بکرێتەوە لە بازاڕی ناوخوا کڕێرەکان هەراونا ئەتوانن لە کێڵگەنەوتیەکان وەرگرن، بەڵام ئەتوانێت ئاسی بەرهەم بگەێنێتەوە ئاسی پێشووتر، بەڵام لە ڕۆژ و دوو ڕۆژ لە ناکرێت ماوەیەکی ئەوێ بۆ ئەوەی ئاسی بەرهەمی کێڵگەکان زیاد بکرێن و پەرەپێدانی دیابێ. ئەوەی کە هەیە یاساکە داوای 400,000 لەکە چۆن بەڕێکەوتنەکە تۆ ئێستا ڕێیەکی خەی لەسەر 300 یاخود ئەوەی کە تۆ لە بەردەستە یاخود بەوەی کە لە بەردەستی هەرێمی کوردستان و توانای بەرهەمێنانێتی، چونکە ئەوەی کە ئەبیستین لە چەند ڕۆژی ڕابردووە لەو توێژەکانە ڕوویاوە ئەوەیە کە باسی 200,000 بەرمیل لەکرێ بۆ ناوخۆ بۆ هەناردەوە پرسیارەکەوەیە بۆ نمونە باسی سینناریوەکە کرێت کە حکوومەتی هەرێم دوێنێژەم بابەتی بزیاتر باسکۆڵێ قسماتە سەرمێزی حکوومەتی عێراق 280,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکرێت بۆ هەناردە 120,000 بۆ ناوخۆ. ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستان 120,000 بەرمیلمان پێویستە بۆ پێویستیەکە بۆ بەکارهێنانی ناوخۆیی. ئێمە گەربانەوێت ئەو ئیکتیفای ذاتی بکەین پێویستمان بەتەرەوە نەبێ ئەو 120,000 توانێت بەنزی ناوخۆ بە تەواتی پڕکاتەوە وەختە پێویست بە هاوردەکردن نیە. لەو حاڵەتە بێ سیاری سوودەمەنی زۆر دابەزێت.
ئێمە بینیمان نیوەی ئەو بەرهەمە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بە حسابی حکوومەتیراوە بە پاڵاوگەکان بۆ ئەوەی کە بە سعری پاڵپشتی کراو بفرۆشن بەڵام نەمان بینی هیچ لە ئاسی سوودەبەری دابەزێت مەفروزە ئەو 120,000 پێداویستی ناوخۆ بە تەواوەتی پڕکاتەوە لە نەوت و بانزین و با بڵێن گازۆیل و هەموو بەرهەمە نەوتیەکانی تروە لێش لە هەندێک شاندەی زیادە بێت 120,000 بەرمیل بەڵام ئایا ئێستا هەرێمی کوردستان تو 120,000 بەرمیلی هەیە بەوەی کە 280,000 بەرمیلیش بە سۆمۆبی پرۆژە راپۆرتی کۆمپانیا نەوتیەکان پێمانەڵێن نەخێر ئەو توانایی نییە ئێستا هەرێمی کوردستان هەموو کۆمپانیا نەوتیەکان جگە لە کار گروپ کە خورمەڵی لایە 210,000 بەرمیل نەوت بەرهەمەیانن کارگروپیش نزیکی 90,000 هەنێجار بۆ 100,000 120,000 بەرز دەبێتەوە بەڵام لە هەموو حاڵەتێکا لەو پەڕیتوانە ناگاتە 400,000 بەرمیلی کە حکوومەتی عێراق داوایەکە یا هەرێمی کوردستان ئەو ئیلتیزاماتە ئاخاتە ژێر خۆی یاخود دەچێتە پای ئیلتیزاماتەکە بخاتە سەر خۆی بەڵام ئایا ئەمە هۆکارێکی ترە بۆ ئەوەی بەلا ئەڵێ من 120,000 مەیتر چۆن بەکارێنم ئەویان خۆی کێشەکەیە چونکە لە ماوەی 65 با بڵێن لە ماوەی ساڵی هەموو ساڵی 2024ەوە 6 مانگی ئەم ساڵیشە لە 65,000 بەرمیل نەوت ڕۆژانەیراوە بە پاڵاوگەکان بۆی بۆ هەرێمی کوردستانی بپاڵێون نەداهاتەکەی دیارە نە بەرهەمەکەشی دیارە چەندێک بۆ چونکە ئەو نەوتە پاڵێوراوە مەفروزە داهاتێکی زۆر زیاتر و خاکی سێقا زیاتر هەرێمی کوردستانی سەرنەوتەکەی ئەزمونێکی باشە لە سێکتەری نەوتیەکانی کوردستان هەیە چاودێرێکی بۆ دابەزینی باشی سێکتەری نەوتی هەرێمی کوردستان لە من زیاتر شارەزان ئایا لە ماوەی 2 ساڵی ڕابردووە نرخی سوتەمەنی بانزین نەوت دیزل گازۆیل ئەمانە هیچی دابەزینی بەسەر هاتووە یان نە هیچ دابەزینێکی ئەزمونێکی باشە لە سێکتەری نەوتی هەرێمی کوردستان چاودێرێکی باشی سێکتەری نەوتی هەرێمی کوردستان گەورەی لەسەردانێن بۆ ئەوەی کە بۆچی بەکارێ هەندێک ئەم 120,000 بەرمیل نەوت هەموو پێداویستی بانزینی ناو هەرێمی کوردستان بەپێی ئەو داتانێک کە با بڵێن پاڵاوگەکانی هەرێمی کوردستان توانایان هەیە بۆ بەرهەمێنانی بانزین لی پڕیەکاتەوە زیاد لە 5 میلیۆن بەرمیل 5 میلیۆن لیتر نەوت بانزین زیاتر ڕۆژانە بەرهەمێنە کە ئەمە پێداویستی ناوگوێت لە دەنگی منە هەوردێ بتم کەسمانیە وەک جەنابەت ئەوەنە شارەزای سێکتەری نەوتی هەرێمی کوردستان بیتووە ئەزمونێکی باشە و چاودێرێکی باشی کاری کۆمپانیا نەوتیەکان بووی ئایا ئەو کێشەی کە لەسەر تێچووی بەرهەمێنان و گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان هەیە ئەمە واقعە ئێمە 2 ساڵی یاسای بودجەمان بەڕێ کرد کە هاوشێوەی عێراق بۆ خەرجکرایە و کۆمپانیەکان ڕازی نەبوون کرایە $16 و دواتر لە 6 ڕۆژە هەڵسەنگاندن بکرێ تا هەستێکی ژەمە کێشەی لەسەرە بە واقعی تێچووی دەرهێنان و گواستنی نەوتی هەرێمی کوردستان چەندی تێچێ بەتەکێت دوو شت هەیە لێرە لە داوایە کە بوو دژی کۆمپانیا نەوتیەکان و دژی گرێبەستە نەوتیەکانی هەرێمی کوردستان لە مانگی 2 ئەم ساڵە دادگای کەرد بە سیفەتی تەمیزی هەسەندی گرێبەستە نەوتیەکانی هەرێمی کوردستانی واتە تانی نابەوەی کە گرێبەستە نەوتیەکانی هەرێمی کوردستان یاسایی و هیچ خلافێکیان نییە کە تۆ قبوڵت بێ گرێبەستە نەوتیەکان ئەبێ شێوازی دابەشکردنی پشکەکانی شتیا قبول بێ ئەو خاڵی کە دانراوە $16 بە تێکڕا طبیعی بە تێکڕا دانراوە نابێت فیکس بێ چونکە ئەگەر ئەو $16 دانێن بەوەی کە بەزان چەند جارێکی لەوانەیە لە کەڵچە ناویشتا باسم کردویە کە $16 بۆ جۆری گرێبەستەکانی هەرێمی کوردستان نابونجێ بۆ عێراق لەوانەیە بگونجێ نرخێکی دیاریکراودانی بەپێی مۆدیلی گرێبەستەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت و لەگەڵ دابەزینی نرخی نەوت پشکی لایەنەکان گۆڕانی بەسەرایە تاکو نرخی نەوت نزم بێ پشکی کۆمپانیەکان کەمترە بێت تاکو نرخی نەوت بەرزتر بێ پشکی کۆمپانیەکان زیاترە بێت بەڵام ئەم ڕێکەوتنەی کە کراوە ڕێکەوتنێکی موقەتە کراوە تاکۆی سعری حەقیقی کۆمپانیا نەوتیەکان کێڵگە بە کێڵگە تێچووی نەوتی هەرێمی کوردستان دیاریەکرێ ئەمە تێچووی بەرهەمێنان گواستنەوە شتێکی تمانەیە بەرهەمهێنانی هەرێمی کوردستان تێچووی هەر بەرمیلێک نەوت و خەرجی ڕۆژانەی کێڵگەکان لە کێڵگەیەکە بۆ کێڵگەیەکی تر بە دڵنیایی فەرقی هەیە بەڵام هەموو راپۆرتی کۆمپانیا نەوتیەکان پێمان ئەڵێن لە بینی $3 بۆ $4 بۆ $4.5 نیوە تێچووی ئیدارەدانی بەرهەمێنانی نەوتی ڕۆژانە
جگە لەو سەرمایە گوزاری کە پێشتر کردویانە و بیری زیاتریان لیا و گەڕان و پشکنین ئەمە بە مرۆری زەمن لە ماوەی گرێبەستەکە ئەبێ بە پێی معادلەیەک وەریگرنەوە ئەمە شتێکی جیایە تاکو ئەوەی کێڵگە بە کێڵگە بێ مامەڵی لەگەڵا کرێ کێڵگەمان هەیە لە هەرێمی کوردستانە بە نمونەی یەنمەوە هاوشێوەیە لەگەڵ عێراقا کێڵگەی خورماڵەمان هەیە کە گرێبەستەکانی گرێبەستی خزمەت گوزاریە و هەمان شێوەی گرێبەستی عێراقە کە خزمەت گوزاریە و نرخێکی دیاری کراودانراوە مەفروزە زیاد لە سەدا 90 بەرهەمەکەی ببێنێتەوە بۆ هەرێمی کوردستان کێڵگەی تریشمان هەیە وەکو سەرسەنگ لە سەدا 50 بۆ کۆمپانیاکە ئاڕوە بە پێ و معادلەی کە هەیە لەبەرەوە جیاوازە ئێمە باسی نسبەتەکەین باسی نرخ ناکەین کە چەندێکە وەکوتن نرخەکە جیاوازە بێ بە پێی نرخی بەرزونزمەی نرخی بازاری نەوت لە جیهانە لەبەرەوە هەڵەیە ئەگەر نرخێکی دیاری کراوە وابزانمێکێکی لە نیگەرانی کۆمپانیا نەوتەکان ئەوەیە کە ئەگەر نرخێکی دیاری کراویان بۆ دانێن کەواتە گۆڕانکاریەک لێ لە گرێبەستەکانیانە بەوەی کە بەرەو نرخێکی سابتە بێت نرخی نەوتێتەوەیان کەمە بێت کێشە نابێت ئەگەر ئێمە وڵات بەستمە پرسیاوە لێ بکەم کە ئایا عێراق پێویستی بە نەوتی هەرێمی کوردستان هەیە لە ڕووی بەرهەمهێنان و هەناردەوە جا با لەگەڵ کاگاوکار لەسەر داهات قسە بکەین دوای گەڕێمە وڵات بۆ وەڵامی ئەو پرسیارە کاگاوکار داهات چ ڕۆڵێکی لەم کێشانە عێراق بەم وەرگرتنی 400,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان داهاتی زیاکە طبعا کاک دکتۆر لە سەرای گفتوگۆکانەوە کە شاندێکی عێراقات هەرێمی کوردستان دوای 2 ڕۆژ شاندێکی هەرێمی کوردستان ڕۆژ عێراق شاندێکی باڵا سەرەتا قسە لەسەرەوە ئەکراوە زانیاریەکان وا بوون هەردوو لا قسەن لەسەرەوە کرد کە 100 میلیارد دینار لە داهاتی ناوخۆ کەمتر نەبێت بۆ عێراق لە هەرێمی کوردستانەوە و 280,000 بەرمیل نەوتیش لە هەرێمی کوردستان وەربگیرێت لە ڕێگەی سۆمەوە هەناردە بکرێت پارەکەی بچێتەوە بەغداد پارەی کۆمپانیاکان بدات تەمان هەمومان نەزانین بەغداد لە ماوەی ساڵانی ڕابردوو قسەی لەسەر 4 دلار و 4 دلار و 5 کرد بۆ کری کۆمپانیاکان کە ئەمەش لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ سروشتی هەرێمی کوردستان بە قسەی پسپۆران ئەمە نامەنتقیەوە عەقدەکان و گرێبەستەکانی کۆمپانیاکانی نەوتی لەگەڵ هەرێمی کوردستان بە جۆرێکی تر بوو کە 16 دلار کەوتووە عێراق چۆتە ژێرباری ئەوەی کە 16 دلار بۆ هەر بەرمیلێک نەوت خەرج بکات و قسە لەسەرەوە بوو کە 280,000 بەرمیل قسە لەسەرەوە بوو کە 280,000 بەرمیل ڕۆژانە هەناردە بکرێت ئەگەر ئەم 280,000 بەرمیلە ئێمە دابنین عێراق بە 65 دلار ئەم نەوتە بفرۆشێت بەڵێ 280,000 بەرمیلەکە زەربی 30 ڕۆژی بکەین زەربی 65 دلاری بکەین مانگانە 546 میلیۆن دلار داهاتی ئەم نەوتە ئەبێت کە عێراق لە هەرێمی کوردستانەوە دەستیەکەی بە پێی ئەو داتایی کە لەسەر شاشەکە ئەمە 280,000 بەرمیل زەربی 30 ڕۆژی بکەین 30 ڕۆژ مانگێکمان 65 دلاریش 546 میلیۆن دلاری مانگانە لە داهاتی نەوتی فرۆشراوی هەرێمی کوردستان ئەچێتە خەزینەی عێراقەوە کە ئەمە ئەگەر زەربی ینی بە سعری بانکی مەرکەزی بیشتێنینەوە بەهای فەرمی دینار ئەکاتە 720 میلیارد دینار 720 میلیارد 720 میلیۆن دیناریش ئەم پارەیە ئەچێتە خەزینەی عێراقەوە لە بەرامبەر ئەمە عێراق بێت چی بدات ئەگەر 280,000 بێت دیسانەوە ئەڵێمەوە لە بەرامبەر ئەمە عێراق بێت چی بدات ئەبێ بۆ هەر بەرمیلێک 16 دلار بدا بە کۆمپانیاکان واتە مانگێک 400,000 بەرمیل نەوتەنە بەڵێ ئەمە هەناردە کراوە زەربی 16 دلاری بکات کە بۆ هەر بەرمیلێک بداتە کۆمپانیا ئەمریکی کۆمپانیاکانی بەرهەمهێنانی نەوت ئەکاتە 134 میلیۆن و 400,000 دلار ئەم 134 میلیۆن و 400,000 دلارە 177 میلیۆن و 408,000 میلیارد دینارەکات 177 میلیارد و 408 میلیۆن دینار واتە لەو 720 میلیارە حکوومەتی عێراق کە دەستی کەوتووە 177 میلیۆن و 408 میلیۆنی ئەداتەوە بە کۆمپانیاکان چی بۆ ئەمێنێتەوە ئەو داهاتی کەماوەتەوە بۆ حکوومەتی عێراق لە ئەنجامی فرۆشتنی نەوت و پارەی کۆمپانیاکانەوە 546 میلیاری دەستکەوت ئەمە کۆی داهاتی نەوت بوو بۆ مانگێک ئەگەر لە 280,000 بەرمیلەکە بێت ئەوەی کە بۆ حکوومەتی عێراق مێنێتەوە 411 میلیارد و 600 میلیۆن 411 میلیۆن و 600,000 دلارە کە ئەگەر دیسانەوە بە 132,000 دینار بیشکێنینەوە 543 میلیارد دینار لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بە سافی ئەچێتە خەزینەی عێراق و ئەمێنێتەوە ئەم 280,000ەکە کە دوای قسەیەکی ترمان هەیە لەسەرەوەی کە بۆ بوو بە 400 ئەگەر ئێمە کۆی ئەم داهاتەی لە هەرێمی کوردستانەوە دەست عێراق کەوتووە لە فرۆشی نەوتەوە زائیدەن کۆی ئەو پارەی کە پێویستە بۆ موچە حکوومەتی عێراق بیداتە هەرێمی کوردستان پاسەدانێکی بکەین حکوومەتی عێراق لە 543 ملیارەکەی نەوت
لەگەڵ ئەم 150 ملیاری کە ئەگەر ئیتیفاقی لەسەر بکەن و بدرێتە حکوومەتی عراقی لە داهاتی ناوخۆ بە هەموویەوە 693 ملیار دینار دەکات. 693 ملیار دینار لە داهاتی نەوتی و نانەوتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەچێتە خەزانەی عراقەوە. بڵێ 280 بەرمیل نەوت با بە حکوومەتی عێراق و 600 دۆلار بۆ خەرجی تۆ بڵێ و 150 ملیار داهاتی نانەوتی بە حکوومەتی هەرێم 693 ملیار دینار 600 ملیارێکی دەست 693 ملیار دینار ئەداتە عراق. لە مقابل ئەبێ عراق چی بکات؟ ئەبێ 660 ملیار دینار بداتە موچەخۆرانی هەرێمی کوردستان 960 ملیار بداتە موچەخۆرانی هەرێمی کوردستان لەم نێواندا 267 ملیار ئەجزیە بێت. تەمان ئەمە من پێم وایە بەڕاستی سەرەتا بۆ باسی 280 بەرمیل کرا دوو ئەگەر هەیە. یەکیانەوەی کە ئەگەر ڕاستەخۆی عراق باسی 400,000 بەرمیلەکەی بکردایە لە ڕۆژێکە ڕەنگە هەرێمی کوردستان نەڕۆشتایەتە دانوستانەکانەوە بە جۆرێکی تر مامەڵی بکردایە. هەرێمی کوردستانیان ڕاکێشای ناو دانوستانەکانەوە بە ناوی 280,000 بەرمیلەوە 120ەکەی کە ئەمێنێتەوە هەرێمی کوردستان وای لە خەیاڵی خۆی دانابوو کە خۆی بەکاری بێنێت بیفرۆشێت لە ناوخۆ بەکاری بێنێ وەگەوەی کە ئێستا ئەوترێت. کاتێک ڕۆشنە دانوستانەکانەوە حکوومەتی عراق ئیلزامی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد و ئەوانیش خۆیان ئەڵێن مسودەیەک ئامادەکراوە لە ڕێکەوتن کامێ تێدا تەسبیت کراوە ئەمەیان تەسبیت کرد. دوایەوە حکوومەتی عراق داوای کرد کە 120,000 بەرمیلەکە 150 بۆ 120,000 بەرمیلەکەی کە ئەمێنێتەوە تا 400 یان 395ەکە حکوومەتی هەرێم بیداتە حکوومەتی عراق ئەویش بە هەمان شێوە بفرۆشێت خۆی بۆ پێویستی ناوخۆی هەرێمی کوردستان نەوت ئەداتەوە. ئەگەر سەرنج بدەین بە هەمان ئەو ژمارانەی هەیە هەم بە 16 دۆلارەکە هەم بە 65 دۆلارەکە ئەگەر 150,000 بەرمیل نەوتی ڕۆژانەش ئیزافی 280,000ەکە بکەین حکوومەتی عراق لەم 150,000 بەرمیلە 268 ملیار و 686 ملیۆنی دەسەکەوێت. ئێمە 267 ملیۆنمان عجز هەبوو لە عراق. ئەگەر عراق ئەم 250 ملیۆن ئەم 150,000 بەرمیلەش بفرۆشێت بە کۆی مانگەکە دیسان و 268 ملیاری دەسەکەوێت. کەواتە عراق ئەگەر کۆی 693 زایدن ئەم 268 بکەین 981 ملیار و 686 ملیۆن دیناری لە کۆی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە 395 حساب کردووە 395,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لەگەڵ 150 ملیارەکە دەست ئەکەوێت کە 960 ملیاری ئەداتەوە بە هەرێمی کوردستان بۆ موچە 281 ملیاری 21 ملیار و 600 ملیۆنی ئەمێنێتەوە لە داهاتی خۆیەتی و زیادی ئەبێت. کەواتە عراق لە هەموو حاڵەتێکە ئەزانێکی ئەکات. شاندەکەی عراق لە هەموو حاڵەتەکە ئەزانێکی ئەکات ئەزانێ بۆ ئەم هەنگاوانێ کاتێک کە 280 تاکی باسە کرد ئەیزانی عجزێکی بۆ دروزە بێ بەس نەکرا ڕاستەخۆ بە عراق بە هەرێمی کوردستان لە وەرە 400,000ەکەم بدەرێ. ڕاکێشای ناو گفتوگۆکانەوە تا لە کۆتا ڕۆژە کارتی 150,000 بەرمیلەکەی تریشان خستە سەر مێزی گفتوگۆ کاتێک هەرێمی کوردستان سەیری کرد نەنەوتی بەدەستەوە بمێنێ و نەموچە بەدەستخۆی بێ و نەداهات بەدەستخۆی بێ و نە خاڵس نورەکان بەدەستخۆی بێ و خەرجی کۆمپانیا لای ئەو نەبێ هەیمانەی هەرێمی کوردستان لەکوایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەوێتە کوێی هاوکێشەکانەوە ئەبووین بە مۆزەفێکی ینی حکوومەتی هەرێمی کوردستان وای وتو ئەبین بە مۆزەفێکی عراق کەوتی ئەوە جێبەجێکە جێبەجێکەین کەوتی ئەوە جێبەجێمەکە جێبەجێ ناکەین. سەرنجام ئێستا هەرێمی کوردستان لاری لەوە هەیە کە دوو کامل دۆستی نەوت بە تەواوی ڕادستی عراق بکە عراقیش کۆتا قسەی ئەوەیە کە ئەبێ بە تەواوی دۆسیی نەوتەوە ڕادستی منی بکەیت لە داهاتی لە پێویستی ناوخۆی نەوت و گاز و بنزین کامت ئەوێ من بۆت ئەنێرم کە ئەمە ژێکێکە لەو بابەتانی کە هەرێمی کوردستان زوڵم ئەکا ئەگەر حکوومەتی عراق ئامادەی هەبێت ئەم ڕێکەوتنە بکە بنزین بە 450 دینار بدا بە هاوڵاتیان هەرێمی کوردستان وەکو فاو و بەسڕ و تکریت بەڕاستی منطقنیە من و تۆ بە 1100 دینار بیکڕین هاوڵاتیەک لە کەرکوک بەودیەوە بە 450 دینار بیکڕێ حکوومەتی عراق ئامادە بێت ئەگەر تەواوی نەوتی ڕادەست بکرێت ئەمە بۆ هەرێمی کوردستان و بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان بکە و موچەکەشیان زامن بێ تەناگەم بۆ هەرێمی کوردستان ئەوێت تەنها ئەم هەیمەنەی هەبێت و هاوڵاتیەکانی لەم ئازارا بن. زۆر باشە جا ئەگەر هاوکاران ئەم گرافیکەی هەبوو یەکەم پەیجی ماپشان بنەوە بەستمە قسێکی لەسەر بکەین ئەسمەلای کاگیادگاریش دواتر ئەم نەوتەی کەوتمان 280,000 کە ئێستا هەر خۆی دیبەرەمێنا لە هەرێمی کوردستانەوە هەیە بەڵێ بە 30 ڕۆژ بە 65 دلار بفرۆشێ 546 ملیۆن دلارەکە 720 ملیار بەڵام بەپی دوایین قسەی حکوومەت هەرێمێکێک لە بەرپرسیان لە 7 ملیۆن دلارمان بۆ مێنێتەوە ینی هەرێم خۆی ئیفرۆشێ هەمان بڕ 280,000 بەرمیل 30 ڕۆژ بەڵام بە 65 دلار نایفرۆشێ بە 31 دلار تەنها 7 ملیۆن دلار بە 33 دلارەکەش بە 33 دلارەکەش حسابیکەن کە ئیفرۆشێت 16 دلاری کۆمپانیەکانی لێبێتەوە 7 دلار بۆ هەرێمی کوردستان ئەمێنێتەوە
هێشتا ئەوەش نەماوەتەوە ئەوە نەماوەتەوە وازح ئەوە نەماوەتەوە وەزیری یەکێک لە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دوێنێ لە چاوپێککەوتنێکی میدیاییە باسی ئەوەی کرد ینی بەڕوونی وتی داهاتی نەوتی هەرێمی کوردستان لە سندوقی لە خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان سفرە. ئەو بە جۆرێک باسی ئەکرد کە حکوومەتی هەرێمی کوردستان گوناحە لەبەری داهاتی نەوتمان سفرە، بەس ئەگەر دیوەکەی تری سیرکەین بەرهەمهێنانمان بۆچی 280,000 بەرهەم بێنین بیفرۆشین ئەگەر 70 دلارشمان بۆ بمێنێتەوە بۆچی بێ سفر بێت؟ کاتە ناچێتە گیرفانی حکوومەتەوە چێتە گیرفانی حیزب. چاودێری کاری کۆمپانیا نەوتیەکان و بەرهەمهێنانەکە کاگەریا پرسیاری ئەوم کرد عێراق پێویستی بە نەوتی هەرێمی کوردستان هەیە لە ڕووی ژمارەوە بۆ داهات بۆ پڕکردنەوەی بەرهەمهێنانی بۆ هەناردەی بە پێی بڕیارەکانی ئۆپیک بێ ئۆپیک پڵەس بێ یاخود هەر ناوخۆی خۆشی و لە هەمان کاتە ئەم بارودۆخێمە هەندێک ژمارەمان خستە ڕوو کاگاوکار زۆر لەسەر ئەم ژمارانە بە دوواداچوونی کوانی شتێکی زیایە نەنووسراوە. ئەم ژمارانە چیمان پێڵێن؟ جەنابەت هاوڕای لەسەر ئەم بابەتەیان شتێکی تر هەیە پێمان بڵێ؟ بەتەکێت ژمارەکان دەرخەلی ئەوەن کە گەندەڵیەکی زۆر زۆر هەیە گەشتانەکەیە کە هیچ لۆجیکێک و هیچ بزنسێک هەر کەسێک بزنس بکە بۆ عەقڵێتە بزنسەکە ئەگەر قازانجی نەکردواسی لێنە تەسلیمێکی گێگاتە زیاتری باتە. بەڵام بگەڕێمەوە بۆ پرسیارەکەی جەنابەت سەرەتا نەخێر عێراق پێویستی بە نەوتی هەرێمی کوردستان نییە وەکو ژمارە، پێویستی چونکە عێراق وەکو جەنابتان نەزانن پابەندە لە ناو وڵاتانی ئۆپیک و ئۆپیک پڵەسە بەئاستی دیاریکردنی سەقفی بەرهەمهێنانی نەکە ناردەکردنی دیاریکردنی سەقفی بەرهەمهێنانی نەوتی عێراق کە لە 4 ملیۆن و نزیکی 100,000 بەرمیلایە. عێراق لەم بڕە نزیکی 3 ملیۆن و نیو لێ هەناردە تا 600,000 بۆ ناوخۆ بەکارهێنێ. هەنێک جار عێراق زیاد لەو ئاستەی خۆشی بەبێ نەوتی هەرێمی کوردستان پێشێلی ڕێکەوتەکانی کردو و بەرهەمێکی زیاتری فرۆشتۆ لەبەرەوە ئێستا چەند مانگێکە فەرز کراوە بەسەریاکابێت بەرهەمی کەم کاتەوە بۆ ئەوەی بتوانێت قەرەبووی ئەو ماوەیە بکا کە بەرهەمی زیاد کردووە. لەبەرەوە لە ڕێی ژمارەوە لە ڕێی پێویستی عێراقەوە بە نەوتی هەرێمی کوردستان نەخێر عێراق پێویستی بە نەوتی هەرێمی کوردستان نییە، هەر لەبەر ئەوەشە ماوەی 2 ساڵە مماقەڵەکە بەو هۆکارانەی کە کاکاوکار باسی کرد کە ئەوێ سەکتەری نەوت بە تەواوەتی بخاتەوە ژێر دەسەڵاتی خۆی و ژێر کێفی خۆی. لەبەرەوە بەڵام لە حاڵەتێکی ترا ئەگەر وەکو بە عەقڵێتێکی دەوڵەتداری بە دوور لەم شێوازە بەڕێوەبردنەی چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان سەیری نەوتی هەرێمی کوردستان کەین، سەیریکردنەوەی دەرچەیەکی تر بکەین بۆ عێراق کە بە ئاراستەی ئەوروپایە ئەڕواوە بازارێکی تر بۆ خۆیە کاتەوە تەبیعی ئەوە شتێکی جیایە. بەڵام ئەو عەقڵیەتە غایبە چ لە بەداخەوە لە هەرێمی کوردستان و چ لە عێراقیشا بە تایبەتی بۆ بەڕێوەبردنی سەکتەری نەوت، چونکە ئەو گەندەڵی کە باسیەکەین لە سەکتەری نەوتە هەیە لە هەرێمی کوردستان بە چەند قاتیش لە عێراقا هەیە. خاڵێکی تر بۆ ئەوەی کە کێ سوودمەندە لەمەی کە ئیستا ئەم بارودۆخە بەردەوام بێ. خۆتان نەزانن لە مانگی 6 2023ەوە دەستکرایەوە بە بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستان بە قۆناغبەندی زیایی کرد تاکو لە کۆتایی ساڵی 2023 ئاسی بەرهەمهێنان گەستە ئاستێکی زۆر باش 320,000 کە لە هەندێک هێڵگا ئاچی بەرهەمهێنانی زیادی کرد لەسەر لە بەراورد بە پێشووتریش. لەم ماوەیە هەمووی کۆمپانیا نەوتیەکان ئارەی خۆیانیان وەرگرتووە ڕاستە بە نرخی داشکا و نەوتەکەیان فرۆشتووە کە زۆر جار $50 لەژێر نرخی بازاڕیشەوە بووە، بەڵام پێشەکی لە کێڵگەکە لە با بڵێن لە سنووری کێڵگەکە لەو شوێنەی کە پرۆسێس ئەکرێت و نەوتەکە تەسلیمەکرێت لە جیاتیەوەی بخرێت ناو بۆریەوە خراوەتە ناو هەندێک جار بە بۆری و هەندێک جارش بە تەنکەر ئیراوە بە کڕیارەکان نەک بە حکوومەتی هەرێمی کوردستان ئیراوە بە کڕیارەکان، چونکە من لێدوانێکم گوێ لێ بوو ئەڵێت کوالەتی نەوتی هەرێمی کوردستان دا ئەبەزێ لەبەر ئەوەیە نرخەکەمان بە هەرزانە فرۆشێن. ئەمە بەشێک ڕاستیایە، بەڵام کەلیمەت حەق یوراد بها الباطل وەکو ئەڵێن، چونکە کوالەتی بە تەنکەر ڕاستە لەوانەیە فەرقکە یەک سەرەتا لەسەر هەرێمی کوردستان نەبووە و لەسەر کۆمپانیا نەوتەکانیش نەبووە، خراوەتە سەر جۆری کوالەتەکەی خراوەتە سەر کڕیارەکە نەقلی کردووە کوالەتی ئەگەر گۆڕابێ دووش بەو شێوەیە گۆڕانکاری بەسەرانە هەنە لە $1 تا $2 مەکسیمەم تا $3 گۆڕانی بەسەریان. لەبەرەوە کۆمپانیا نەوتەکان لەم مودەتە ڕاستە داهاتێکی کەمیان بۆ ماوەتەوە، بەڵام جوڵەیەکی ئابووریان هەبوو پێشتر. ئێستا کۆمپانیا نەوتەکان هەرزی لای حکوومەتە بە هی ساڵی 2022 ئێستا ئێمە لە 2025 جان پارەی وەرنەگرتووە. لە دوای وەستانی هەناردەوە بە بەردەوام خۆی پێشەکی
ئارەکەی وەرگرتۆ پێش ئەوەی نەوتەکە تەسلیب بکات کەواتە جوڵەیەکی بازرگانی بۆ کۆمپانیەکانی سوادەی هەیە لە مقابلیشە بە $50 کەمتر لە بازار فرۆشتوێتی ئەو کڕیارانەی هەرێمی کوردستان کە لەم بار و دۆخا ئیستیقلالی وەزعیەتی هەرێمی کوردستانیان کردووە بۆ ئەوەی زیاترین قازانجکەن هاتوون نەوتی هەرێمی کوردستانیان بە $50 $40 $45 لەژێر نرخی جیهانیەوە فرۆشتووە بەرهەمەکانیان لێ بەرهەمێناوە و بە نرخی جیهانی فرۆشتویانە لێرە قازانجێکی زۆر باش ئەم کڕیارانە هەمووی کۆمپانیای ناوخۆیی کە ئێمە چاوەڕێمان نەکرد لە بارودۆخێکی وایە دەستگرۆیی حکوومەت بکەن بۆ ئەوەی لە قەیران نەجاتیبان نەک بیخاتە قەیرانێکی ترەوە. زۆر باشە من هەندێک ژمارە باسەکەم بزانم تا چەند ئەم بابەتە لە ڕووی پرۆسی نەوت و دەرێنان و داهاتەکەەوە بۆ عێراق منطقە هاوکارانم بە گرافیک لێرە هەندێک ژمارەمان هەیە لەسەر بارودۆخی نەوتی هەرێمی کوردستان کە زیاتر مەبەستمان لەسەر یاسای بودجەی 3 ساڵی قسە بکەم باسی کوێکە ئەو بەرگانی تایبەتن بە نەوتی هەرێمی کوردستان 400,000 بەرمیل نەوت کەمتر نەبێ بە ڕوونی ئاماژەی پێکراوە پێشتر هاوشێوەی عێراق ئاماژەی پێکراوە بەڵام هەموار کراوە بە $16 بۆ هەر بەرمیلێک و لە هەمان کاتیش خاڵانی کە عێراق زۆر مرونەتی نواندووە بەڕاستی لەو بابەتە بێگومان هەروە لە ژمارێک لە بانکی ناوەندی عێراق داهاتەکەی دابدرێ بە ناوی هەرێمی کوردستانەوە هەندێک زانایی تریش هەیە کە مەبەستمە لەسەر ئەو 400,000 بەرمیل نەوتە ئایا عێراق وەری بگرێ قازانجێتی زەرێتی هەیمەنی هەرێمی کوردستانی لاگرنگە یاخود بابەتی داهاتی نەوت هەندێک زانیاری تە باوکارانم بمانەنێ هەر 400,000 بەرمیل نەوتەکە زەربی $16 بکەین زانین چەندەکە 400,000 بەرمیل نەوت عێراق خۆی ئێستاکە بەرهەمهێنانی 4 ملیۆن بەرمیلە لە ڕۆژەکە بە نزیکەی خۆی $6 ئەگەر بە تێکڕا دیاری بکەین تێجێ $240 ملیۆن ئەیا بەم 400,000 بەرمیلەی کە لە بەسڕە بەرهەمی هێنێ بەڵام لە هەرێمی کوردستانی وەربگرێ ئەبێ $16 بە $6 ملیۆن و $400,000 یا بە نزیکەی $4 ملیۆن ڕۆژانە فەرقی هەیە کە بە مانگانە 72 ملیۆنە ئەبێ بە 192 ملیۆن کاگیادگار عێراق سوودی لەمە لە چی ئەبینێ لە کاتێکا 400,000 بەرمیل نەوتی خۆی لە مانگێکە 72 ملیۆن دلارەیە بەڵام ئەوەی هەرێم وەرگێ بە 192 ملیۆن دلار بە نەوتی هەرێمی کوردستان ئەوەنە شیرینە بەرپرسانی بەغا حەزیان لێ بێ یاخود ئیتر بابەتەکەش سیاسیە ئەگەر لە ڕووی داراییەوە حسێ بکەیوە لەسەر باقلێتێکی اقتصادی سەیرەکەی عێراق با شێوەیەک زەرەرێتی ئەو نەوتەی هەرێمی کوردستان چ خەرجی کۆمپانیەکانی لێ باچ لێ وەرگێ بەڵام بەتەکیت بە دەرنیە یا با بڵێن سەکتەری نەوت و غازیش جەناب بازی بەس نەوتەکە غازیش لە پشت پەردەوە لە مەسەلەکایە عێراق لە بەژەوەندی نییە لە ئیداریۆ تەنها سەیتەرەکردنە بەسەر سەکتەری نەوتاوە هێنانێتی بۆ ژێر دەسەڵاتی خۆی بەڵام لە نەتیجە ئەو کێڵگانە لە هەرێمی کوردستان جوغرافی 20 ساڵە ئێمە وەکو هەرێمی کوردستان تەجروباکەین تەجروبەیەکمان هەیە وەزیرەکان پێمان ئەڵێن داهاتی سفرە یعنی چ بزنسێک داهاتی سفر بێتەوە بەردەوامە بیتیایە نەک داهاتی سفر بێ قەرزانبی لەسەری دیسان بەردەوامی بی با تەجروبەیەکی بۆ چەند ساڵێک بینە دەست عێراق بزانین ئایا کێشەکان چارەسەرە بێیانە لە ئەخیرا دوایشە هەر وەختێک ویستە تۆ کێڵگەنەوتەکان لە ژێر دەسەڵاتی خۆتە و لە ناوچەی خۆتە دوای دەسەڵاتی بەسەرابی حاڵێکی تریش کە باس ئەکرێ لەسەری دیسانەوە کێشەیە گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستانە گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان وەکو بەڵگەنامەیە کە چاودێری دارایی عێراق بڵاوی کردەوە وەزارەتی دارایی عێراقش بڵاوی کردەوە کە مانگانە $40 ملیۆن ئەیرێ بە گواستنەوە بە بەڕ یعنی ئەمە ئیمتیازی گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئیراوە بە 2 کۆمپانیا بۆ ماوەی 20 ساڵ مانگانە 10 ساڵ یەکەم مانگی $40 ملیۆن بە مەقتوعیان نرێتی ئەگەر ئاسی بەرەمێنانی هەرێمی کوردستان بەو ئاستەی ئێستا بێ زۆر زیات دەکات عێراقی شەڵێ من ئەوە نایم عێراق ئەڵێ من بە مەقتع بە بڕ نایم هەرێمی کوردستان ئەڵێ ئەبێ بە بڕمانێتی و پێمە عقدمانەیە عێراق ئامادەیە تاکو $1 بۆ $2 مەکسیمەم لەوانەیە $3 بدا بوو گواستەوەی لەوە زیاتر نایە ئەمە هەر لێرە مانگانە نزیکی 20 بۆ 23 ملیۆن فەرقی هەیە لەگەڵ عێراقا باڵێکی تریش کە لە پشت پەردەوەیەوە تا ئێستا باس نەکراوە سەکتەری غاز لە نەوت گیان ناکرێتەوە و ئەم گرێبەستانەی هەرێمی کوردستان لە ئاخیرات کردوێتی دیسان بەدەر نییە لەم ئۆتوێژانەوە زیاتر شارکردنی عێراق بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان و هەنگاویدا لە مقابلیشا ئەمان ئەوەیتر زیاتر تونیان کردەوە بڵێن کاپیگانیەوە هەنگاوەتانە ئێمە دەسەڵاتی زیاتر و ئێمە ئەتوانین زیاتر مناوەرەی زیاتر بکەین لەگەڵ ئێوە
و ئەوە بوو بەداخەوە هەرێمی کوردستانیش بەردەوام بوو سەکە لەسەرەوەە ئەمە ئامادەین شەرمانیەک یاخود چەند ساڵێک ئەمە تاقیکەینەوە بۆ بزانین عێراق زۆر باش شوێنێکە ئەگەر بەدڵمان نەبوو دوایە خۆ وەکو هەموو ڕێکەوتنێکی ترکە جێبەجێ نەکراوەمان جێبەجێ نەکەن. زۆر باش کاکاوکار ئێستا بارودۆخەکە وای بەسەر هاتووە ململانێ و ڕکابەرەکان و گرفتەکان قوڵتر بوون دانوستان و گفتوگۆش هەندێک جار هەیە ئاسووی ئەم دۆسیە بە چی ئەگا یاخود چی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بیکەین هەمێنەشمان هەبێ و گیرفانیشمان باش بێ وڵا یەکێک لە خاڵەکان کە من نووسی و قسە لەسەرکەم کاکتۆر یادگار دەستی خۆش بێ زۆر بە جوانی تێکەڵی بابەتی غاز و نەوتی کرد کوردەواری قسەیەکی ئەڵێ بەشینێک شایەکان بیربردینەوە ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە شایی و لە خۆشی و لە کەیفخۆشیەوە بوون کە گرێبەستیان لەگەڵ دوو کۆمپانیای گەورە کردووە لە سەرغاز بەڵام هاتن ینی من بەڕاستی بە چۆنەڵێ هاوکێشەیەکی پێکەوە گرێدراوی ئەبینم و پێم وایە کە ئەم هەنگاوە لەم کاتا ئەگەر هەمووشی نەبێ بەشێکی پێوەستە بە لە بیربردنەوەی ئەو ڕێککەوتنەوە بۆ نەو دوا بکەن حتمما بۆ غازەکە زۆر قرستر مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکەن جۆرێک مامەڵەکان کە هەرێمی کوردستان ڕاستی هەر باسی ئەو دوو کۆمپانیایە نەکات و باسی ئەو ڕێککەوتنە نەکات ئەوەی کە گرنگە هەرێمی کوردستان لەم قۆناغا چی بکە هەمومان نەزانین داتاکان باسی ئەوەکەن کە حکوومەتی عێراق زەرمەندە لە ڕووی حسابیەوە ئەگەر نەوت لە هەرێمی کوردستان وەربگرێت هەم داتاکان کە پێشتر باسمان کرد ئەم داتای ئەخیر کە بەڕێزت باست کرد تێچووی نەوتەکە هی خۆی چەنە و هەرێمی کوردستان چەنە کاتێک تۆ ئامادەی قوربانیەک بدەیت لە ڕووی داراییەوە کە لە لایەکی ترەوە قازانجت بێت حکوومەتی عێراق ئامادەی ئەم قوربانیە بدات لە ڕووی داراییەوە بەڵام لە ڕووی سەروەری و سیادەوە هەیمنەیەکی بە هێستری هەبێت بەسەر هەرێمی کوردستانەوە بڕیارەکانی عێراق چ دادگای فدراڵی چ یاسای ئیدارەی مالی چ بودجە سێ ساڵیەکە ئەو خەڵانی تیا جێکراوەتەوە کە هەرێمی کوردستان و پەرلەمانتارانی کورد بەشێکی سەرەکی بوون لە یاساکان و لە ڕێکخستنی نەسەکان پێم وایە کە عێراق لانی کەم بۆ 5 ساڵی داهاتوو ئەمە جێبەجێکات ئەبێت چۆن مامەڵەی لەگەڵکەیت وا مامەڵەی لەگەڵکەی کە هەرێمی کوردستان ببێتە قوربانی ململانیەکان یان نەخێر بە جۆرێک مامەڵەی لەگەڵکەیت کوردتنی نەشیش بسووتێنە کەباب پێم وابێت کەبابەکە سوتاوە بێ فرای شیشەکە بکەویت هەمومان ئەزانین ڕۆژگارێکە ئەوترات داهاتی نانەوتی هەرێمی کوردستان 150 بنێرن 100 ملیارێکیان داوا کردبوو 100مان نەدا ئێستا کردیانە بە 150 هەمومان ئەزانین ڕۆژگارێک باسی داوی 250,000 ملیۆتیانە کرد و بە پێی قۆناغەکانی خۆیان قسانە کرد و جیان کردووە کە بە پێی قۆناغەکان ئەکرێت لە سەرتاوە لە 50,000 دەست پێ بکەن ئێستا تۆ سەرەوەی داوای 400,000 بەرمیلنەوتەکان ڕۆژانە کۆی بەرەمێنان کۆی دۆسیەکە نەگەر بەرەمێنانەکەش بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەبەرەوەی چووبوونە ژێر باری ئەوەی کە ینی بیرمان نەچێت بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوو لە بەغا کە شاندەکان سەرقاڵی کۆبوونەوە بوون ئاشکرای کردوتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی نێوەندگیر ئەبینێت لە نێوان کۆمپانیەکان و حکوومەتی عێراقیە یعنی ئێستا حکوومەتی عێراقی تەرەفێکە کۆمپانیەکان تەرەفێکی ترن حکوومەتی هەرێم ڕۆڵی نێوەندگیر ئەبینێت لیان ئەپارێتەوە بۆی ڕێککەون بۆی هەرێمی کوردستان نەبێت بە قوربانی بۆ ئەبێ نەوتی هەرێمی کوردستان بکەوێتە ژێر هەیمەنەی کۆمپانیەکانەوە بەجێرە بکەوێتە ژێر هەیمەنەی کۆمپانیەکانەوە کە دوێنێ شەو وەزیری وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا قسە لەسەر ئەو دۆسیە بکا کە بڵێ قبولی ناکەین بەرژەوەندی کۆمپانیەکانمان ئیتر لە مەترسیا بێت و قازانجیان لە کەمبوونەوە بکەون لە زیانەوە بۆ ئەبێت تۆ دۆخێک دروستکە کە کۆمپانیەکان سوودمەندی یەکەم بن ئەنی هەمومان نزانین دوو جۆر عەقدەیە عەقدەکانی عێراق عەقدی خەدەمین عەقدی بەدەستهێنانی خزمەتگوزارین عەقدەکانی هەرێمی کوردستان عەقدی شەراکەتن عەقدی هاوبەشین ئێمە بەشێک لە ئەرزەکەمان بەشێک لە نەوتەکەمان بەشێک لە داهاتەکەمان تا 20 ساڵی تر مڵکی کۆمپانیەکانە مڵکی کۆمپانیا بیانیەکانە کە نازانین داهاتویان چۆنە بێ لە هەرێمی کوردستان هەرەوەی کە ئێستا مامۆستا یادگار فەرمووی داوای ئەوە ئەکەن حکوومەتی هەرێمی کوردستان داوای ئەوە کە بەبڕ پارەی بۆ دیاری بکرێت ئیجبارکردنیەتی لەلایەن کۆمپانیەکانەوە لەبەرەوەی بۆ جۆرە گرێبەستی لەگەڵ کردوون نەک تەڵەبی هەرێمی کوردستان خۆی بێت کۆمپانیەکان وا ئیجباریان کردووە لە گرێبەستەکان ئەویان جێبەجێ کردووە لەبەرەوە بەڕاستی گرنگەکە سەرکردایەتی حکومڕانی و سیاسی هەرێمی کوردستان لەسەر ئاستی باڵا قسە لەم بابەتە بکات
نەگەوەی شاند بنێرێت و ئەوان چاوەڕێ بنبێتەوە بەغداد ینی بیرمان نەچێت ئێمە سێ ڕۆژ هاوڵاتیان هەرێمی کوردستان چاوێکیان لە بەغای چاوێکیان لە هەرێمە شاندەکەی بەغا ئەڵێ ئێمە مسودەیەکمان حاضر کردو و حکوومەتی هەرێمی کوردستان بێت جوابمان باتەوە شاندەکەی ئەمان جڵێ بێ عراق جوابمان بداتەوە چوارچەوەی هەماهەنگی کۆبێتەوە یان کۆنەبێتەوە لە بەشێک لە میدیاکانەوە بڵاوکرایەوە سوودانی لەسەر مێزی چوارچەوەی هەمانگی ئەم بابەتەیەک لای یەکاتەوە بۆی ئەم بابەتانە تێپەڕێنین گرنگە دوور لە پرۆتۆکۆڵ دوور لە دانانی ئاڵا و پرۆتۆکۆل و پێشوازی شاندێکی باڵای سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان بچێتە بەغا لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی لەگەڵ دەسەڵاتدارانی عراقدا بنیشێ سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی وەزیری سامانە سروشتیەکان بەیەکەوە بڕۆنە عراق لەگەڵ هاوتاکانیان لە عێراق دابنیشن قسەی جدی بکەن یەکلاکەرەوە بکەن لەوەی کە داوانەکەن موچەی هەرێمی کوردستان بۆ مانگی 5 بە قەرز بنێرێت تا دوای ڕێگەکەون اینجا داوای موچەکە بکەن حکوومەتی هەرێمی کوردستان 63 ڕۆژە موچەی وەرنەگرتووە ئاساییەش 5 ڕۆژی تریش وەری نەگرێ بەڵام بەمەرجێک ئەوان بەڕێکەوتنەوە بێنەوە درەنگە ئەگەر بەیانی نەڕۆن دوو بەیانی و سێ بەیانی بەسەرایەت و ڕەنگە دەور و لۆفی زۆرتری تێبکەوێت و ینی دۆخەکە بە جۆرێک بڕواکە هەرێمی کوردستان تووشی ئاڵۆزی خراپتر بێت. هاوکارێزە شارزا و چاودێری دارایی زۆر سپاس هەروەها بەڕێز یادگارستی سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافێتی نەوت لە لیستە لە بەریتانیا لەگەڵمانە بوون بەرچاوڕوونێکی باشتان بە ئێمە بینا من چێژم لا گفتووەکەمان بینی هەوڵین لە کاتەکانی تری لەسەر بابەتی موچە و خەرجی نانەوتی و نەوتی و هەروە هاتنی موچەی فەرمانبەران و داهاتی ناوخۆ بەشەکەی خودنە بەرچاوڕوونی زیاتر و گفتوگۆی زیاترمان هەبێت بۆ هیوای هەموو لایەک لە خێر و خۆشیابن بەخوای گەورەتان ئەسپێرم.